سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا زۆر خۆشحاڵم بە بەرنامەیەکی تری دیدارەوە ئەبمە میوانی ماڵەکانتان. لە ئەڵلقەی ئەم هەفتەیە بەرنامەکەماندا بینەری وتوێژێک دەبن لەگەڵ زۆر بەڕێز سەلام قادری، شاعر و نووسەر سەبارەت بە بارودۆخی سینەمای کوردی و بەتایبەت ڕەخنە لە سینەمای کوردیدا کە چەند پرسیارێکی سەبارەت بەم بابەتە ئاراستە دەکەین. لەگەڵمان بن. کاک سەلام، سڵاوت لێبێ و زۆر سپاس کە بەشداری لەم بەرنامەیە. سڵاو بۆ جەناب و بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا، سپاسانەکەم. زۆر سپاس. کاک سەلام، با یەکەم پرسیارم ئەمە بێکە بارودۆخی سینەمای کوردی بە گشتی چۆنە؟ بۆ ڕەخنە لە سینەمای کوردیدا وونە یا باوا بڵین کە کەم ڕەنگە؟ لە ڕاستیە تا ئێستش لە زۆربەی فستیڤاڵەکان یا ئەو پەنێلانەی کە لەسەر سینەما قسە دەکرێت، هەتا ئێستش یەکی لەو باسە کلیشەیانەی کە دەکرێت ئەوەیە کە ئایا سینەمای کوردی هەیە یان نییە. بە ژمارە فیلمی کوردی هەیە و فیلمی کوردی ئەتوانین بڵێن بەرچاو دروست کراوە. بۆ بۆنەوە ئەو باسی کە سینەمای کوردی هەیە یان نا ئەستەر لەسەر ئەوە هەموو لایەک ڕێکن کە سینەمای کوردی هەیە، بەڵام ئەم سینەمایە هێشتا نەبوو بە سینەمای خەڵک. هێشتا ئەوەیە کە تۆ توانی بڵێ بە ڕێژەیەک فیلم بەرهەم دێت لە کوردستان، بەڵام هێشتا سینەمای کوردی نەیتوانیوە مەخاتەب و بینەری خۆی پیا بکە، نەیتوانیوە کە وەڵام دەرەوەی کۆمەلگای کوردی و مەسائلی کوردستان بێت. یعنی تۆ گەر قیاسی کەی لەگەڵ هونەرەکانی ترە، تۆ لە هەر تاکێکی کورد بپرسی لەوانەیە چەند شعری چەند شاعرێکی لەبەر بێت، لە هەر تاکێکی کورد بپرسی لەوانەیە چەند چیرۆکێکی چیرۆک نووسانی کورد یا ڕۆمان نووسانی کوردت بۆ بگێڕێتەوە. بەڵام سینەمای کوردی هێشتا نەیتوانیوە ببێ بۆ سینەمایە. لەبەر چیش؟ لەبەرەوەی ئەم سینەمایە زۆرتر بۆ فستیڤاڵەکان دروست دەکرێت، زۆرتریش چاوی لە فستیڤاڵەکانە. ئەو پارەیشی کە دەبێت بگەڕێتەوە بۆ فیلمساز کە فیلمەکەی یا دەبێت لە فستیڤاڵەکان بێت یا دەبێت لە ناوەندێکی دەسەڵات بێت لە شوێنێکەوە یارمەتی بدرێت. تا ئێستا زۆر بە کەمی فیلمێکەیە کە لە بینینی لە سینەماکانە بتوانێت خۆی لە باری ئابووری خۆی تەئەمین بکە. دیارە خودی سینەما چییە؟ خودی سینەما چیرۆکێکە بۆ گێڕانەوە و فۆرمێکی گێڕانەوەیە. ینی لە این حاڵەوە کە تۆ شتێک تێ بۆ گێڕانەوە، فۆرمێکیشە کۆمەڵە تێکنیکە لە گێڕانەوە. ئەمە بۆ ئەوەی بتوانێت تۆ بە تەکنیکێک بە شێوازێک فیلم بگەڕیتەوە و ڕوایەتێک کە دەیکەی بتوانێت خاوەن و بینەری خۆی پەیدا بکە، تەبیعەتەن ئەمە دەبێت گێڕانەوەی تاکی کورد بێت، گێڕانەوەی چیرۆکەکە چیرۆکی تاکی کورد بێت، چیرۆکەکە چیرۆکی کۆمەلگای کوردی بێ و بۆ کۆمەلگای کوردیش بێت، چ لە شێوازی گێڕانەوەی، چ لە ئەوەی کە چی هەیە بۆ گێڕانەوە، چ لەوەی کە چ ڕوایەتێک دەکات. تا ئێستا بۆ نمونە تۆ ئەگەر مەسەلەن کۆمەلگای کوردی سەیرەکەی کۆمەلگایە کە بە گشتی کۆمەلگایەکی سیاسی، هەتا لەو بەشەی کوردستانیش کە نیمچە دەوڵەتێکی هەیە، هێشتا تۆ های لەناو بە قەولی ئەم ئەدەبیاتی باشوور دەڵێ لەناو سیراعێکی سیاسیایی. تۆ ئەگەر مەسەلەن باشترین چیرۆکەکانی کوردیان کۆ کردووە تۆ لە کتێبێکە کراوە بە زمانی فارسی، ئەغڵبی ئەو چیرۆکانە بە سەرهاتێکی سیاسیە. باشترین چیرۆکەکان بە سەرهاتێکی سیاسی و لە گۆشەیەک و بۆ خەباتی سیاسی لە فۆرمی جۆرا و جۆرە گێڕراوەتەوە. بەڵام تۆ دەبینی زۆربەی فیلمەکان بە جۆرێک ئەوەی کە پێی دەڵێن سیاهنەمایی وێنایەکی تر دەدا بە تۆ کە کۆلۆنیالیستەکان کە دەوڵەتانی ڕۆژئاوایی هەمیشە دەیانەوێ وێنایەک لە ڕۆژهەڵات بە خۆی بدەنەوە و بە ئەفکاری عمومی خۆیان بدەنەوە، کە یەک بە تۆ بڵێن زۆر بەوبەختی بە ئەفکاری عمومی خۆشیان بڵێن ئەها تۆ چەند خۆشبەختی ئەوانە بەدبەختن. ئەمە تەنیا بە نسبەتی کورد نییە، بە نسبەتی هەموو دنیای پیرامونی دنیا. تۆ گەر سەیرەکەی ئەو فستیڤاڵانە سیاسەتێکیانەیە، بەپێی ئەو سیاسەتە دیکتەی دەکەن بە تۆ چ فیلمێ دروستکە کە خەڵاتەکەی لە سینەما بگریە. تا باسێکەیە لە شەڕقشناسیە کە بە باسی نەجیب وەحشی ئەژێ کە دەوڵەتانی کۆلۆنیالیستی دنیا مایلن کە تەسویرێک لە ئەو وڵاتانی پیرامونی بە دنیا بدرێت کە ئەم خەڵکە وەحشین، کەم غەیرە متەمەدنن. وەختێ تۆ ئەتەوێ هێرش بی بۆ وڵاتێ حتمما دەبێت
دەبێت پێشتر ئەوان ڕەش کرد بێ وەختی تۆ دەتەوێت بە خەڵکی خودی وڵاتانی ئوروپای بڵێ زۆر خۆشببختی ئەشێ بە بەختێک بخەیتە بەرچاویان و بە فیلم سازانێک کە ئەو کۆمەلگا وەحشی نیشان دەدەن دەستە سەر کەم و کوڕیەکانی ئەگەر لە یەک گوندیش کەم و کوڕیە بێ ئەوە بەرجەستە دەکەنەوە یا بەو بەختیەک بێ لە عینی حاڵیەوە کە زۆر باری پرشنگداریشیە و کۆمەلگا زۆر خەبات و خەباتکار و زۆر بواری پێشکەوتن خوازانە و هەر ئەم ڕۆژانە کە ژینگە و خەبات بۆ ژینگە و یەک نەفەر لەسەر سەگێک قاچی قرتێ ئەمە ناکرێ بە فیلم لەسەر پاراستنیانی ئەوەندە حیوان دۆستی هەیە مەسەلەن ئەوەندە ژینگە دۆستیە هەر لەو ڕۆژانە سێ ژینگە پارێز گیانیان بەخت کرد ئەم ڕواڵەتە پێشکەوتن خوازە مدررنە بە ڕۆژەر لەو ئێمە دروست ناکرێت لە نەتیجا تەسویرێک وێنایەک با دەینەوە بە خۆمان کە بەو بەختی وێنایەکیش دەدەینەوە بە دنیا کە ئەو خەرجی بۆ دەکا ئەوەیە کە سینەمای کوردی بەو معنایە تا ئەستێ نەیتوانیوە بێ بە سینەمای خەڵک ینی چیرۆکی و خەڵکە بگەڕێتەوە وێنایەکی واقعی لەو خەڵکە بدا بە خۆیان ئەو وەختە تەبیعەتەن وەکو ئەرزم کردی چیرۆک لە سینەما و لە هەر میدیەمێکی ترە خودی چیرۆک جەزابیەتی بابەتێکە کە تۆ ئەگەر لەگەل دەردی تۆ لەگەل مەسائلی تۆ لەگەل ئەوەی کە تۆ لە ژیانی خۆتا ئەیبینی تۆ ئەگەر هەست بە بێگانەی نەکەیت لەگەل یا پەیوەندیەکدی لەگەل ئەو ئەسەرە هونەریە ئەو ئەسەرە هونەریە ئەنیشێ بەدڵتەوە لە عینی حاڵیەوە خۆب تەبیعەتەن بەشێکیشی تەکنیکە فۆرمە لێزانینی فیلمسازی ئەوانە ئەگەر بە شێوازێکی جوان لە چیرۆکێکی جوانە داڕێژرابێ ئەو چیرۆکە جوانە واد لێ دەکات تۆ تا ئاخر سەیری بکەیت تەنیا بەوەی کە مەسەلەن فیلمێک باسی پێشمەرگە بکە کافی نییە بۆ ئەوەی تۆ سەیریکەی ئەشێ ئەوە لە چیرۆکێکی جوانی شاوترا بێ من نتوانم نمونەیە بێنمەوە لە سینەمای جویشەکان خەڵکی جوولەکە کە زۆریان هەزینە کردووە بۆ ئەوەی کارەساتەکانی خۆیان بە فۆرمێک پێشکەش بکەن کە هەموو دنیا سەیریکە بەدەیان ڕەنگە لە هەر کەسێ بپرسی پیانیست لایڤ بیوتیفۆل زندگی زیباست مەسەن زندگی زیباست باوکێکە نازیەکان هێرش دەکەن باوکو دایک و مناڵێکن ئەیانگرن ئەم باوکە لەگەڵ مناڵەکەی یەک تەسمیمی زۆر ئینسانی دەگرێت تەسمیم دەگرێت ئەو کارەساتانەی لەوێ بەسەریان دێ هەمووی وەکو یاریەک دێ بکە بۆ مناڵەکەی بە مناڵەکەی ئەڵێەوە تووڕە دەبن ئەوە هەمووی بازیەکە ئێمە تانکێکمان پێدەن ئەگەر و سەختیانە تەحمڵکەین تانکێکمان پێدەن تانکێکی واقعی تۆ یاری پێ بکەیت و لە هەموو ئەو سەختیانە ئەو باوکە و سەختیانە تەحمڵ دەکات لە هەموو سەختیانە وانمود دەکا کە ئەمە بازیەکە ئەمە هیچ یەک ئەو دەرسەت پێدا کە تەقەدم بە مناڵە تۆشی هەدیش فەداکاریە بکەیت لە هەر کارەساتێکا بۆی ئەو کارەساتە تەخفیفی بۆ مناڵ لە پاڵی ئەوە یەک لە بەدرێژایی ئەم فیلمە جنایەتی نازیەکان نیشان دەدا و تۆ وا لەیەکە چیرۆکەکە ئەوەندە جەزابە واو لەیەکە تا ئاخر سەیری بکەیت ئەمە یەکە ئەبینی تۆ کەڵێ ئەو سینەما هەم سینەمای خەڵکی جوولەکەیە هەم چیرۆکەکانی هی ئەوانە هەم وێنایەکی واقعیان دێدا هەم بارێکی تەکنیکی بەرزی هەیە ئەو وەختە ئەیشتوانێ مخاتب لە دەرەوەی کۆمەلگای خۆشیان پیاکەیانی تۆ تەنیا خەڵکی سایل نینەوە سەیرەکەن لە دەرەوەی خۆشیان سیر دەکرێت بەڵام ئەوەی کە پێی دەوتێت سینەمای کوردی هیچ کۆمەکی کشی بە پابلیک دیپلۆماسی نەکردوە چون تۆ بەشێک لە کاری سینەما پابلیک دیپلۆماسی ینی ئەوەی کە سینەما مەسائل و ڕەهەندە جۆرا و جۆرەکانی ئەو وڵاتی تۆ جۆرێک ڕوایەت دەکا کە ئەوە خۆی لەگەڵ دنیا گفتمانێک دروست دەکا ئەو گفتمانە دروست ناکا کە داگیرکەر و ئێستعمار دەیەوێت ئیمپەریالیست دەیەوێت ئەو گفتمانە دروست دەکا کە تۆ ئەتەوێ ئەو وێنەیە لە تۆ ئەدا بە دنیا بەداخەوە هەتا ئێستا سینەمای کوردی نەتوانیوێتی مخاتەبی کورد زۆر پەیدا بکە نەتوانیوێتی ئەو وێنە واقعیە بێت کە بتوانێت سیمایەک و دەنگێک لە خەڵکی کورد بە دنیا بگەێنێت کە بتوانێت کۆمەک بکە بەوە کە دنیا لە خەڵکی کورد و ئازارەکانی باشتر تێبگات سینەما نەیتوانی ئەوە بکات. زۆر سپاس هاوڕێ سەلام بەم وێناکردنەوەی بەڕێستان سەبارەت بە سینەمای کوردی چۆن دەتوانین بە کولتورێکی ڕەخنەی جێبخەین یا دروست بکەین؟ بەڵێ ئەزانین کولتوری ڕەخنەیی لە بواری هونەر و ئەدەب و سینەما ئەوانە پەیوەندیەکی زۆر پتەوی هەیە لەگەڵ خودی کولتوری ڕەخنەیی لەناو کۆمەلگا
ئایا ئەو کۆمەلگا زەرفیەتی چەنددەنگبوونی لە خۆیان دروست کردووە؟ ئایا ئەو کۆمەلگا بە بەردەوامی ئەیەوێ کۆمەڵێ دەنگ کپ بکات بۆ ئەوەی یەک دەنگ زاڵ بێت یان نا کولتورێکی چەنددەنگی هەیە لەناو کۆمەلگای کوردیە؟ ئەبینی ئەگەر تۆ گەڕێتۆ بۆ ژیانی سیاسی و کۆمەڵایەتی لە کوردستانە مەیلێکی بەردەوام بەتایبێت لە کوردستانی باشوور کە ئیسە نیمچە دەوڵەتێکیشەیە مەیلێکی بەردەوام بوو ئەوە هەیە بە یەک دەنگ حازر بێ لە مەیدانی سیاسی و کۆمەڵایەتی و ژیانی ئەو دەنگەیش تێکەڵکێشێکی ئاین و ناسیۆنالیزمە. یعنی تۆ لەگەل هەر سیاسی قسە بکەی لەو هەرێمە ئەسڵەن وای لێ هاتووە کە پێت دەڵێن چەپی چەپ باوی نەماوە، کێ ئەم بڕیارەی داوە کە چەپ باوی نەماوە، کێ ئەو بڕیارەی داوە کە نەتەوەی بین بە نەتەوەی بین، چەپیشی چەپێکی نەتەوەیی بە. نەتەوەیی بوونەکە لە هەزار شوێنە کونی تێبووە، لە هەزار شوێنە و مشکلەی هەیە، لە هەزار شوێنەوە گەندەڵی سەر تاپاییدا گرتووە، جوابگووی وڵاتەکە نییە. بەڵام تۆ بە شێوەیەک میدیا ڕێکخراوە، بە شێوەیەک دەسەڵات پەروەردە هەموو بوارەکانێک کە ئینسانێک بیرکردنەوەی ئینسانێک دروست دەکا بە شێوەیەک ڕێکخراوە کە تاکدەنگیە، یەک دەنگی نەتەوە ئیسلام دەوڵەت میلەتێک دەوڵەت میلەتێکێ دەوڵەت نەتەوەیەکێ دەوڵەت نەتەوەی کوردی دینێکی شێ دینی ئیسلام. تەواوی ئەمە تەواوی هەوڵەکان ئەوەیە کە ئەمە تاکە دەنگ و تاکە سیما بێت. باشە تۆ وەختی لە کۆمەلگایەکە بە یەک دەنگ لە یەک زاویەوە ئەڕوانیتە دنیا و یەک زاویە ئەمەڵەن هەموو شتێک لە بەردەستێتی بۆی بڕوانێتە ئەسڵ کۆمەلگاکەش عادەت دراوە، کۆمەلگاکەش عادەت دراوە بەوە ئەگەر ئۆپۆزیسیۆنێکیش دروست دەبێ ئۆپۆزیسیۆنەکەیش هەر لەو مەیدانە کایە دەکا. یعنی ئۆپۆزیسیۆنێکیش ئەگەر دروست دەبێ بەس بۆی هەیە لەو مەیدانەی کە پێشتر هەیە لەو مەیدانە بە شێوەیەکی تر هەر ئەو قسانە بجاوێتەوە. تۆ ئۆپۆزیسیۆنێک نابینی بە گۆڕانی شۆ بە مەسەلەنێک ئەوانەی تیشۆ ئۆپۆزیسیۆنێک نابینی کە باس لە ڕێکخستنی چینی کرێکار و زەحمەتکێش بکە. ئەسڵەن چەپ نەبێ کۆمۆنیست نەبێ سۆسیال دیموکرات بێ، باشە نابینیت یەک دەنگ حاکمە لە هەموو ئۆپۆزیسیۆن و غەیری ئۆپۆزیسیۆنە ئەویش دەنگێکە بە شێوازی جۆرا و جۆر دووپاتکردنەوەی ناسیۆنالیزم و ئیسلام. لە ئاوا فەزایەکە ڕووناکبیریش غایبە، چون بەداخەوە لە دوای ڕاپەڕین ڕووناکبیری کورد کە پێش ڕاپەڕین چ چیرۆگنووسان چ شاعیران ڕەخنەگران ڕۆژنامە نووسان تەیفە جۆرا و جۆرەکانی وێنەکێشەکان پەیکەرتاشەکان هەمویان لە پێناوی هونەر و لە پێناوی کۆمەلگایشە قوربانیان دەدا. هونەر یەکێک لە تایبەتمەندیەکانی هەڵوێست ئەوە بوو کە هەڵوێستی هەبوو و گۆڕانی فۆرمیش گۆڕانی لە فۆرمی ئەدەبیشە زۆر ڕووی دەدایانی تەیفی ڕوانگە و ئەوانەی شاعرانی بەرەی کەفری و ئەو شتانە لە کوردستانە لەتیف هەڵمەت بەوەی کە وتی من کوولەکەکان دەشکێنم وەکو ئەوەی کە لە قەدیم و هەیە بۆ شتێکە مەرزێکە شکێنێ و ڕوانگە بۆ بەیانیەی کە دایان لە فۆرمی شاشۆڕشێکیان کرد. هەرەوە نەبوو هەڵوێست گاهەن ئەسەن باری هوەری کارەکە زۆر گرنگ بوو، بەڵام هوەرمەندەکە ئەگەر لە هوەرەکەیشی هەڵوێستێ نەبووایە بەڵام خاوەن هەڵوێستی بوو قوربانی دەدا. بەڵام لە دوای ئەوە کە دەسەڵاتێک دروست بوو و ئەم دەسەڵاتە هوەری کرد بە موچەخۆری خۆی و هوەرمەندان بوون بە موچەخۆری حیزبەکان، ئیتر دەنگێک بۆشاییەک لەو بینە دروست بوو. ئەو بۆشاییە نا سینەمای کوردی توانوێتی ئەو بۆشاییە پڕ بکاتەوە، چۆن وەکو ئەرزم کردی سینەمای کوردی کاری بە خەڵک نییە، ئەسەن ئیشی بە خەڵک نییە، یان پوڵەکەی لە شوێنێکەوە دێ کە سەرمایە بەدەستیوتی یا لە فستیڤالەکان دێ یان فیلمەکەی بۆ فستیڤالەکان دروست دەکا یان بۆ ئەو شوێنەی کە سەرمایەکەی بەدەستە، لەبەرەوە ئەساسەن ئیشێکی بە خەڵک نییە کە بچێتەوە لای خەڵک. و ئاسێکی معرفیش ئەوەیش کە ڕەخنە دروست دەکا و ئەوەش کە سینەما دروستەکە ئاستێکی معرفی ڕووناکبیری پێویستە کە هێشتا سینەمای کورد من پێم وایە ها لە پرۆسەی دروستبوونە، ڕەخنە هێشتا نییە، ڕەخنە هێشتا تۆ لە خاڵی سفرایی، هێشتا ڕەخنە لە سینەمای کوردیان نییە. لەبەرەوە خودی ئەو سینەمایە مەوزوعیەتی عمومی پێیان نەکردووە،
خودی ئەو سینەمایە لە دەروی کایی عمومی ڕۆژانی ژیانە، خودی ئەو سینەمایە لە سەروی ئەوەیە. لەبەر ئەو سینەمایم ئەو مۆزوعیەتی پێیانە کردووە نەبووە بە بابەتێکیشکە جێگەی ڕەخنە بێ ڕەخنەگر. ئێستا تۆ مەسەلەن ڕەخنە لەسەر فیلم بنووسێ بێ ئەو فیلمە دیترا بێت، دەبێت خەڵکێکی زۆر دیتی بێتی یا خەڵکێکی زۆر بە شوێنەوە بگەڕێت تۆ پێی بڵێ کام فیلمی کوردی باشە. یەکێک لەو کەڵکانەی کە بەرنمەیەکی تەلەڤیزیۆنی کە لەسەر سینەمای هەیەی ناڵێ تۆ کات و بە فیڕۆپچێ پێێتەڵێ فلان فیلم باشە بڕۆ سەیریکە باشە، چه سینەمای کوردی چه غەیری کوردی. بەڵام چون سینەمای کوردی هێشتا ئەوەندە فیلمی بەرهەم نەهێناوە کە تۆ بی هەڵبژاردن بکەیتیەوە هێشتا مۆزوعیەتی پێیان نەکردووە، ڕەخنەگریش وەکو بە هەند نایگرێت یا ئەسان ڕەخنەگرێک دروست نەبووە، ڕەخنەگری نەتوانیوە دروست بکە. ئەبێ سینەما ئەوەڵ دروست ببێت وەکو یەک میدیەمی هوەری کۆمەڵایەتی، ئەبێ ئەوەڵ دروست ببێت لە ئاستی کۆمەڵایەتکە جا دوای ئەوە بتوانێت ڕەخنەگریشی بۆ دروست. واتە کاک سەلام بە پێ قسەکانی ئەوە ینی بە پێ زەمان جێگا و شوێن بە پێوەری ڕەخنەگری ئەتوانێت نەخشێکی پۆزیتیڤ یا نەگاتیڤیشی هەبێ وایە؟ بەڵێ ڕەخنە تەبیعەتەن ئەتوانێت یارمەتی دەربێ، یانی ئەگەر فیلمسازی باش هەبێ بە ئێستانداردی بان فیلمی دروست کرد بێ، ینی ئێستانداردەکانی فیلمسازی ڕایەت کرد بێ، ترسێکیشی لە ڕەخنەگر نییە. ڕەخنەگر لە واقعا دێت ئەوەی کە تۆ چ لە شێوازی گێڕانەوە یە ڕووی هەست پێنەکراوی کە بینەرێک بەبێ یارمەتی ڕەخنەگرێک ناتوانێت ئەوەندە بچێتە قوڵایی ئەو فیلمەوە، دێ ئەو ڕووە شی دەکاتەوە. ینی هەر کەسێک ممکنە چیرۆکی فیلمەکەی تۆ بزانێت باشە، بەڵام بۆچی ڕووناکی لە شوێنێک وا بووە، بۆچی دیکۆر لە شوێنێک وا بووە، تۆ لە دەنگ هەڵگرتنە ئیشێکی گەورەت کردووە. ئەمانە تەبیعەتەن ئەوە ڕەخنەگرە. مەسەلەن ئەگەر لە شوێنێکە تۆ ئەو لانگشاتێکت گرتووە مناسب بووە، زۆر داهێنانێک بووە لە نەوعی خۆیە، مەسەلەن ئەمە ڕەخنەگرە کە شی دەکاتەوە و کۆمەک دەکا بە تۆ کە باشتر لە بایەخی ئەسەرێکی هوەری تێبگەیت. تەبیعەتەن وەکو ئایاردانانێکە، هەرچی تۆ ئایاری کە فیلمەکەت لەسەرەوە بێ ئەو کەسەی کە ئایارەکەی دیاریەکە لەواقع خەریکە نرخێکی بانتر بۆ ئەوەی تۆ بۆ ئەو ئەسەری تۆ دانێ. بەڵام ئەگەر تۆ خۆت فیلمەکەت و بۆ شوێنێکی مشەخەص دروست کرد بێ، ئەگەر تۆ خۆت لە دروستکردنی فیلمەکەتە ئەوەت نەکرد بێ کە دڵنیابی بای بینینە، بای ئەوەیە خەڵک بیبینن، بای ئەوەیە لە تۆ چاوەڕێەوە بکەی لە خەڵکیش هەزینەی فیلمەکەت بۆ بگەڕێتەوە، تەبیعەتەن لە بینێر دەترسی، تەبیعەتەن لە ڕەخنەگەر دەترسی. بەڵێ پێ دوایە هەر بێدەنگ بەو پێوەرانەی کە فڕانە فستیواڵ بوویەتی بێدەنگ بیبێتە فستیواڵەکە و خەڵاتەکەی بگریت و ناوێت لێ ببرێت. پرسیارەکە منیشە لە درێژەی قسەکانی بەڕێستانە کاک سەلام، ئەستاسن ڕەخنە بۆچی گرنگە؟ کاریگەری لەسەر بینەریا بۆ خۆتان ئاماژەتان پێدا فیلمساز چییە؟ زانی بۆ کوارزم کردی ئەسەن نەک تەنیا بۆ فیلمە کوردیەکان، نەک تەنیا بۆ فیلمە کوردیەکان، سینەما عەرسەیەکی نییە کە لە سیاسەت خاڵی بێ. سیاسەت دەورێکی گەورەی هەیە لە سینەما. ئێمە ئەبینین ناوەندێکی گەورەی دەسەڵاتی دنیا کە ئەمریکایە هالیوودیشی لێیە. خۆ هالیوود ئەرتەشی ڕسانەی ئەمریکایە. هالیوود وەختی خۆی ئەسەن ئوروپیەکان، خەڵکی ئوروپا، دەوڵەت ئوروپیەکان تا چاویان کردو هالیوود بە تەسویرێکە لە ئەمریکا دروستی کرد، بە حتا نەخشی سێکس لە فیلمەکانە خولیایەکی ئەمریکایی دروست کرد، ئەوەی کە لە ئوروپا مەیلێک بۆ خەونێکی ئەمریکایی دروست کرد، هەموو کەسێ ئەمریکای لێبوو بوو بە بەهەشتێک. تا وردە وردە ئوروپیەکان بیریان لەوە کردو کە سینەمایەکی سربەخۆر لە دژی هالیوود، سینەمایەکی سربەخۆ پەرە پێ بدەن. بۆیە هەم لە فستیواڵیکان هەم لەو فستیواڵە ئوروپیانە هەولیاندا کۆمەڵی فیلمسازی باشی دنیا بخەنە بەرچاو و هەزینەی فیلمێکی غەیرە هالیوودی کەمتر بێت کە تۆ ڕاحەتتر بچی ئەوە ببینی، لەبەرەوەی ویستیان لەژێر سەیتەرەی هالیوود ڕزگاریان بێ و سینەمای سربەخۆ و سینەمای هوەری
لە دنیا نەیگەرەکە بێ بەو سینەما لوکسی پرزرخ و برقەی کە هەندێک جارەسن سیاسەتی خارجی ئامریکایە کە ئەکرێ بە فیلم و لە چوارچەوەی فیلما دەرخواردی دنیا دەدرێت و ئەوانە بۆیە ڕەخنەگر ئەو یارمەتیە دەدا بە عام کە پێت ئەڵێ کە فیلمی باش فیلمێکە بایی ئەوە بێ بیبینی کە تێکرارکردنەوەی هەر تەکنیک نییە هەر یاری بە تکنیکردن و تکرارکردنەوەی کۆمەڵی کلیشە نییە کە دەسەڵاتێکی مشەخەز دەیەوێ بیکاتە مێشکیتەوە سینەمای باش ئەسەری هوەری باش ئەسەرێکە سربەخۆ لە دەسەڵاتەکان حداقل لەگەن نسبی دروست کرابێ و مەفهومێ تەسویرێکی ئینسانی مەعرفەیەکی ئینسانیش کە توانێت لەو فیلمەوە بە تۆ بگە و چێژێکی ئینسانیش هەتا تووشی کلیشەیەکی فۆرمیش نابیت ینی تۆ ئەسەرێکی بەڕاستی جیاواز دەبینی ئەمە کاری ڕەخنەگرە چ لە ئاستی دنیا چه مەسەڵەن لە ناساندنی خودی فیلمی کوردیشە سینەمای کوردیشات مثلا سینەمای کوردی دابش بوو بەسەر دووسێ مەیلە مەیلێکی نیئۆلیبراڵی کە هەرێوێ هەستێرە سازی بکات باشە مەیلێکی هەز مەیلی فستیڤالەکانە مەیلێکی هەست کە ئەوێ جواب دەرەوە بێ بە پرۆپاگاندای حزبی باشە و لەناو ئەوانەی شاو تاکوتەرا فیلمی باش هەیە کە ئەوە ڕەخنەگرە کە هەم ئەو خزمەتە بە بینەر دەکات هەم ئەو خزمەتە بە بینەر دەکا بە تۆ بڵێ فیلمی باشتیە هەم ئەو خزمەتە بە فیلمساز دەکا کە فیلمسازێک کە ماندوو بووە فیلمسازێک کە داهێنانی هەیە کە بەهرەیەکی هەیە حەقی خۆی پێ بدرێت و لە نەتیجەی ئەم پرۆسە کە هەم بینەر فیلمی باش دەناسێ هەم فیلمی باش دەکەوێتە بەرچاوی خەڵک لە نەتیجەی ئەوە بە عام ئەو خەڵکێکی ئیشی سینەما دەکەن هەوڵ دەدەن خۆیان بگەین ئەستانداردێک تۆ ئەگەر لە بازارڕێک بی کە خەڵک جنس نەناسێ جنسی بۆنجڵیش لەوێ ئاینەکەیت و پڵاوکەیتەوە بەڵام ئەگەر لە شوێنێک بی کە بزانی ئەی ناسن ئەگەر ئەو ئێستانداردانە بناسێت بە عام سینەمای کوردی هەنگاوێک ئەکەوێتە خزمەتی کۆمەلگاکەی سینەمای کوردی واقعان ڕوایەتی کۆمەلگا دەکات لە نەتیجە زیاتر دەبیندرێت لە نەتیجە ئابووری سینەما گەشە دەکا بەڵام لە غەیریەوە ئەم لە پرۆسابوونا ئەتوانێ بێتە تایبەتمەندی سینەمای کوردی سینەمایەکی لە پەراوێزی کۆمەلگای کوردی تۆ لە فستیڤالەکان ڕەنگە جاروبار ئەسەرێکی لێ ببینی و زۆرینەی خەڵکیش ڕوو لە فیلمە تورکیەکان فیلمە ئێرانیەکان فیلمەکانی هالیوود و ئەوە دەکەن ینی خەڵک لە واقعە هیچ وێنایەکی لە خۆی نییە و سینەما نەیتوانیوە هیچ وێنایە هیچ ڕوایەتی لە ئەو بداتەوە بەخۆی یا بە هیچ شێوەیە ئەو ڕوایەت بکە ئەو خۆی نابینێتەوە لە سینەما بەو معنایە گەلێکی لە حازی سینمایی و هەتیوە بەڕای من ڕەخنە دەتوانێت و خزمەتە بکە کۆمەک بکە بەوەی کە سینەمای کوردی نەک بە معنای ڕێژەی فیلم و تەعدادی فیلم کە هەیە و بەرهەم دەهێنرێت بەڵکو بە معنای سینەمای خەڵکی کورد من پێم وایە سینەمای خەڵکی کورد هێشتا ناتوانین بڵێن سینەمای خەڵکی کورد بەڵێ کۆمەڵی فیلمانەیە کوردی زمانەکەی کۆمەڵێک فیلمانەیە لە کوردستان دروست دەکرێت ئەکتەری کوردیش بەشداری تیا دەکات بەڵام هێشتا ئەو سینەما بەو معنایە سینەمای خەڵکی کورد نییە چون تۆ ڕەهەندە جیاوازەکانی ژیانی خەڵکی کوردی تیا نابینیت بەڵێ کاک سەلام وەکو ناوەند یا ڕێکخراوە چ ناوەند یا ڕێکخراوەیەک ئەبێ بەستێن بۆ گەشەی سینەما و ڕەخنەی سینەمایی لە کووردا بکرێت بەڵێ زۆرن پێم وایە لە دەرژەی یەکەمە ئەشێ سینەما لە سەیتەری حیزبی ڕزگار بکرێت بۆ نمونە مەسەلەن ئەگەر ناوەندێک لە سلێمانی هەیە ناوەندێک کە تۆ ئەتوانین ڕووی تێ بکەی بۆ ئەوەی کە یارمەتیەک وەربگری بۆ دروستکردنی فیلمێک ئەمە وەکو ئیدارەیەکی ژێر چەرچی ئیدارەیەکی گەورەتر لە هەموو کوردستان بێت لە هەموو وڵاتان وایە یەک ناوەند هەیە کە لە ئاستێکی سەروی حکومی پشتیوانی دەکرێت و ئەمە هەر لە هەموو شارەکان نوێنەرایەتی هەیە دەفتەری هەیە بەڵام ئەوەی ئێستا لە کوردستانی ڕۆژهەڵات کە ئێمە نیمچە دەوڵەتی کشمان نییە ئەو ناوەندە فقط دەفتەری سینەما جوانە خۆب ئەو دەفتەری سینەما جوانیشە هە لە ژێر چەرچی ئەو سیاسەتانەی کە کۆماری ئیسلامی لە تارانەوە دای دەڕێژێ هەوڵ دەدا لە ڕێگەی بیمەی هونەرمەندانەوە و لە ڕێگەی ئەوەی کە ڕێگە بدا بە تۆ فیلمێک دروستکەی یا فیلمێک دروست نەکەی هونەرمەندەکان لە چوارچێوەی سیاسەتێک کە خۆی دەیەوێت هەوڵی ئەوەیە هونەرمەندەکان لە چوارچێوەی سیاسەتێک کە خۆی دەیەوێت مەهاری بکە هەتا ئەو هونەرمەندانەی کە بۆ باشوور دەنێردرێن
بۆ فستیواڵەکان یان بۆ باشوور دەنێژێ بۆ دەرەوەی ئێران دەنێرێت تا ئەو شوێنەی کە بە کۆماری ئیسلامی دەکرێت هەوڵ دەدا لەو ڕێگەیەوە نەک هەر تەنیا سینەما تا بواری شانۆ مەسەڵەن کاتێکیش ئەو کاتێ من لە ئێران بووم بانیان کرد لە هونەرمەندەکان وتیان ئێوە شغڵێکی مشخص لە ئیدارەیەکی مشخص ئەوانە حقوقێکتان نیە ئێمە توانین بیمەیەکتان بووین کەم بۆ بیمەی دەرمانی هەم بۆ بیمەیە کە تۆ لە ئاخری عمر تۆ ببێ بەشێکی کەمی خۆ تێدێ بەشێکی زۆری ئەمەدەین ئەمە لە عینی حاڵیەوە کە لەباری سنفیەوە خزمەتێک بوو بەڵام لە عینی حاڵیەوە زنجیرێکیش بوو کە تۆی هونەرمەندی پێدەبەستەوە چون ئەگەر بەیانی لە شۆڕشی ژینا زۆر بە باشی بینیمان لە شۆڕشی ژینا سێلبریتیەکانیان بەوەی کە بێ ماڵیاتت نەداوە مجەوەزی کارکردنت پێ نادەین ئەوانە داچڵەکان کە تۆ ناتوانانی بچیتە پاڵ خەڵکە ئەگە بچیتە پاڵ خەڵک ئێمە ئەو بەهانەت پێدەگەڕین ئەوە بە نسبەتی ڕۆژهەڵاتی کوردستان لەوێ هەیە ناوەندێکی سەراسەری بەڵام ئەو ناوەندە هەوڵ دەدا هونەرمەندەکان مەهار بکە وەکو دەوڵەتێکی دیکتاتۆرکە هەیە لە هەرێمی کوردستان بەداخەوە کە نیمچە دەوڵەتێک هەیە لێرە ناوەندێک کە ئەشێ خزمەت بکە ئەو ناوەندانە بە حزبی کراون هەر کامێکی لە زۆنی زەرد و زۆنی سەوز بە شکلێک و ئەوە نەیتوانی وە یارمەتی دەرێکی گەورە بێ بەڕاستی بە سینەما زانکۆکان دەتوانن ناوەندێ بن زانکۆکان دەتوانن ناوەندێ بن کە بەشی ڕخنەی سینەماییان نەبێ بەسی فیلمناسییان نەبێ ئەوە ئەتوانێت یەکێک لەو شوێنانە بێ کە جیلێک فیلمناس جیلێک ڕەخنەگر دروست بکە و لە نەتیجەی ئەوەیشەوە ئێمە لە خودی کۆمەلگای ئێرانە نمونەیەکەیە بەهرامی بەیزایی بە دەیان ساڵ بە ناوێکی ترەوە خۆی ئەچوو ڕەخنەی لەسەر فیلمەکانی خۆی دەنووسی خۆی ڕەخنەی لەسەر فیلمەکانی خۆی دەنووسی ئەوەندە بە ئاهمیەتی ڕەخنە پێی بردبوو و من ئەڵێم ئەو ڕۆحە دیموکراتیکە ئەگەر لە کۆمەلگایەکان نەبێت ئێستا کۆمەلگای ئێران چۆن دەوڵەت و ڕۆناگبیران دەوڵەت و کۆمەلگا جۆرێک لە کۆمەلگاها لە خەبات لەگەڵ دەوڵەتە لە ناو جامعە مناسباتێک حاکمە دەوڵەت هەوڵەدا مناسباتێکی تر حاکم بکات و لەوێ ڕووناکبیران خۆیان نەداوە بەدەم ئەوەی کە دەوڵەت دەیەوێ ینی ڕۆحێکی دیموکراتیک لانیکەم لەناو ئەو جی لە مشەخەسا هەیە ئەو جی لە مشەخەسا هەمیشە بە درێژایی تاریخی ئێرانیش لەگەڵ کانونی نووسەرانی ئێران وانە دەوڵەت کێشەی بوو ئەو کانونی نووسەرانە گوشارێکی زۆری تەحمل کردووە کە سەر بەخۆی خۆی بپارێزێ بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان وەکو ئەرزم کردی بە عام هۆنەر بوو بە جیرەخۆر مشەخۆری دەسەڵات عەرزە وەرگرتن ئەوانە تۆ کە لە شوێنێک پارەت وەرگرت کە لە شوێن ئیتر لە چوارچێوەی سیاسەتی ئەوە ئەتوانی بنووسی لە نەتیجا جۆری خۆت سانسۆری لە نەتیجا جۆرێک لە خۆ سانسۆری حاکم دەبێت بۆیە بۆ ڕەخنا بەتایبەت زانکۆکان دەتوانن ئەو شوێنە بن میدیاکان دەتوانن ئەو شوێنە بن لەسەر ئەو هەموو تەلەڤیزیۆنی لە هەرێمی کوردستانەیە تۆ بەرنامەیەکی ڕەخنەی سینەمایی کە بێژی من ئەوە سیر دەکەم وەکو بەرنامەکەی فەراسەتی لە ئێران من سەیری دەکەم بزانم فیلمی باش چییە چ فیلمێ سیر کەم بزانم مەسەڵەن باسی چه فیلمێکی باشی دنیا یا کوردستان دەکات تۆ بەرنامەیەکی واد نییە لەو میدیایانە ینی میدیاکانیش ئەوەندە گوێ دەدەن بە دووبلاشکردنی فیلمی تورکی و ئێرانی و فیلمی تر ئەوەندە گوێ نادەن بەوەی کە فیلم لە ئەوێەوە بڵاو بێتەوە حتا ئەگەر لەگەڵ فیلمەکە ڕەخنەی فیلمەکەش ببێت بەڕای من ئەوێش ناوەندێکە ئەو فستیواڵ و پەنێلانەی کە دەکرێت تەنیا شوێنی فیلم نیشاندان نەبێت لە هەرێمی کوردستان شوێنێکیش بێ بۆ ڕەخنە لە فیلمەکان جا ئەوە دەمانێنێتەوە سەرەوە ئایا میلێک بە چەندەنگی هەیە ئایا فیلمێک کە معرفەیەک بەرامدێنێ فیلمێکە لە ڕێگەی یەک تەجروبەی بەسەریەوە لە ڕێگەی بە وێنەکردنی ڕوایەتەوە لە ڕێگەی بە وێنەکردنی ژیانەوە دوجار ئەندێشەیەک دروستەکە ئایا ئەم ئەندێشە شیکردنەوەی ئەم ئەندێشە بە وێرباڵکردنی بە کەلیمەکردنەوەی ئەو فیلمە لە ڕێگەی ڕەخنەوە ئایا ئەمە میلێک پێی هەیە ئایا ئەمە حساسیەتێک بەمە نیە من پێم وایە ئەو شوێنانەی کە ئەتوانن ئەوە بکەن ئەوەیە زانکۆکانن سیاسەتێکی گەشتگیر ینی ئەگەر حکوومەتی هەرێم لەوە تێبگات کە تۆ ئیتر ڕۆژیەوە نییە بۆ هەموو ئەو شتانی ئەتەوێ سەبارەت بە کوردستان بیڵێ لە دیپلۆماسی و لە دانیشتنی دوو دیپلۆماتە بەشێک لە
دیپلۆماسی پابلیک دیپلۆماسیە کە تەسویرێک وێنایەکی جوان و پرشنگدار لە کۆمەلگاکەت ئەدرێ بە دنیا بایەخەکانی کۆمەلگاکەت دەخەیتە بەرچاوی دنیا زەرفیەتەکانی کۆمەلگاکەت دەخەیتە بەرچاوی ئەمانە بە قسە ناکرێت ئەمانە بە قسە ناکرێت ئەمانە بەشێکی دیپلۆماسیە لەگەڵ ئەفکاری عمومی دنیاش بەشێکی دیپلۆماسیە لەگەر دەسەڵاتەکان لە ڕێگەی بەرهەمەکانەوە ئەگەر ئەمەد منزور بوو سایەکەی یەک ناوەند یەک سنتەری بۆ دروست بکەیت لە ئاستی باڵای حکومیە کە بتوانێت گەشە بدا بە سینەمای کوردی بێ ئەوەی تۆ چاوەڕوانی ئەوتە بێت ئەو سینەما خزمەتی حزبی بە تۆ بکە ئەو سینەما خزمەتێکی گەورەی تر بەژەوەندی باڵای کۆمەڵایەتیەکە بەداخەوە تا ئێستا ئەوە نییە تا ئێستا ناجیلێک لە ڕەخنەگران لە فەستیڤاڵەکان یان لە زانکۆکان هاتووەتە دەرەوە نە ئەو چەترەیش نە ئەو چەتە گشتیشەیە لە لایەکی تیژ ئەوەی کە هەیە و لە سوسیال میدیا دەنووسێ ها لە ئاستی مەسەلەن گێڕانەوەی چیرۆکی فیلمەیە ئەوەی پێڵەن ڕڤیو یا مەسەلەن ڕەحا ئاستی مەسەلەن باسکردن لەوەی فلان فیلم بڵاو بووەوە لە فلانە فستیڤال وەکو بارێکی ژۆرنالیستی تا ئێسێ وەکو ئانالیز و ڕەخنە نەیتوانیوە ڕخنەیەکی وا دروست بێ بۆ هۆکارانەی کە باسم کرد کە خزمەتکە بە سینەمای کورد. زۆر سپاس کاکە سەلام. کاتێک باسی فیلمی باش وەکارا دەکەین ئایا فیلمی کوردی پێوەرێکی جیاوازی هەیە بۆ هەڵسەنگاندن؟ بەڵێ بەڕای من دەتوانیت ئەمە توانی اختلافی سەلیقەی لەسەر بێ اختلافی بۆچوونی لەسەر بێت بەڵام بەڕای من فیلمێکی باش بە ئام ئەسەرێکی هوەری باش یەک تعریفی کوردی هەیە کە ڕزای بەرهانی وەختی خۆی لە نەقدی شعر و چیرۆکا دەیوت کە ئەسەرێکی باش ئەبێت تەجروبەیەکی ئەقلانی یا تەجروبەیەکی عاتفیت پێ بدات. من نمونەم لە ئەدەبە هەیە بۆ ئەمە کە ڕەنگە زۆر هەر کەسێک ئەو شعرانەی خوێندبێتەوە بۆ نمونە شعرێکی شێرکۆ بێکەس هەیە کاڵێ هەرکە بازارێک ئەبینم ڕائەکەم و ئەچمە دەرۆ ئەڵێم بەشکم هەرکە بارانێک ئەبینم ڕائەکەم وەچمە دەرۆ ئەڵێم بەشکم ئەم بارانە وەک بارانی سلێمانی بم خوسێنەیە هەرکە بایەک لە دوورۆ دێ ڕائەکەم وەچمە دەرۆ ئەڵێم بەشکم ئەم بایە وەک ڕەشەبای سلێمانی مشتێ خۆڵ بکاتە چاوم کە پۆلێکیش لە دوور و دێن ڕائەکەم وەچمە دەرۆ ئەڵێم بەشکم نازێ شەرمێ حیلەی چاوێ وەک ناز و شەرم و حیلی چاوی کیژێکی سلێمانی وابێ هەرکە بازارێکی ملیم دێتە بەر چاوڕائەکەم وەچمە دەرەوە تیاخل ئەخۆم تیاخل ئەخۆم ئەڵێم بەشکم هاواری میوە فرۆشێ هاواری سەوزە فرۆشێ لە هاواری میوە فرۆش و سەوزە فرۆشی بەر شەقام و لای مزگەوتی خۆمان بچێ تۆ ئەم شعرە شعرێکی نەوە یەک پیرەمەرد لە دێ یەک ژنێکی پیر لە دێ ئەو شعرەکە بخۆێن تو یەکسەر هەست بە غوربەتی ئەو شاعراکە یعنی یەک تەجروبەی عاتفی پێدەدا یا وەختی حاجی قادرەڵێ ئەی بادی سەبا من ببە سوودی نییە نامە باسی غەریبی من و غەم نایەتە تەحریر یەک تەجروبەی ئەقلانیە بە تۆ دەڵێ کە نامە هیچ شتێک بە ئەندازی حزوری دوو نەفەر ناتوانێت واقعیەتەکان بڵێ هەر ئەوە سەیعەدلی ساڵحی لە مەسەڵەن شعری نەوایە ئەڵێم ڕێرا من بۆ توی دێنووسم کە چەند باشم و ئەوە بەڵام تۆ باوەڕ مەکە هەر ئەوەی کە مەسەڵەن ئەسەرێکی هوەری فیلمیش وەکو ئەوە ئەتوانێت تەجروبەیەکی ئەقلانی یا تەجروبەیەکی معرفی بە ئینسان بدات و دەبێت بۆ تۆ وەکو ئینسانێکی مشخص لە گۆشەیەکی مشخص کە تۆڵێ ئەمە فیلمی کوردیە ئەبێ ئەم فیلمە ئەو جیاوازیە بێ کە تۆ بە نسبەت فیلمێکی تر زیاتر خۆتی تیا ببینیتەوە هەر تەنیا وەکو ئینسان من لەو فیلمی زندگی زیباس سیشا وەکو ئینسانێک خۆم دەبینمەوە وەکو ئینسانێک ئەو معرفەیەم پێدەدا کە ئەگەر کارەساتێکیش پێشهات ئەگەر لە کوبانیش بووی سعی بکە مناو بپارێزە لە کارەسەتەکانی شەڕ سعی کە خۆت کەیتە قوربانی لە پێناویەوەی ئەو مناڵە پارێزراو بێ لە کارەساتەکانی شەڕ ئەمە تەبیعەتەن فیلمێک ئەشێ تەسویرێکی باڵاتری بێ لە ئینسانی عادی لە ژیانی عادی تەسویرێکی باڵاتر و ممکنتر لە تۆ بە خۆت بداتەوە بەڵام کە تۆڵێ فیلمی کوردی دەبێت ئەو تەسویرە لە کۆمەلگای کوردی ڕەهەندێک لە کۆمەلگای کوردی بخاتە بەرچاوت کەگە و ڕەهەندە باشە تۆ مسەمەمتر بکات تەجروبەیەکی ئەقلانی و بەعرفیت پێ بدە ئەگەر بارێکی کارەساتبار هەیە ئەو بارە کارەساتبارە بتوانێت بە شتێک بە شێوەیەک نیشان بدا کە بەربگرێت لە دووبارە بوونەوەی ئەو کارەساتە کە من پێ وایە زندگی زیباس هەردووکی دەکا هەم فیلمێکی دژە شەڕە کە کارەساتەکانی شەڕ دەخاتە بەرچاو هەمیش لە پاڵیەوە ئەڵێ ئێستا تا
دەوڵەتهای سەرمایه‌داری تا جنایەتکارەکان تا نازیستەکان دەست لە شەڕ هەڵەگرن حەدی ئەقل ئێمە ئەتوانین وەکو ئینسانی گەورە ئەو ئەرکەمان لە سەرشانە منداڵەکان بپارێزین ینی هەم معرفەیەکت پێ دەدا هەمیش ئەوە دەکا شەڕ و کارەساتەکانی و جنایەتکارەکان دەخاتە بەرچاو پێم وایە ئەوە نمونەیە کە دەتوانرێت بە نسبەتی کۆمەڵگای کوردیش فیلمێکی کوردی ئەبێ ئاوە بکە بۆ تاکێکی کورد. زۆر سپاس بۆ بەشنەریتان هاوڕێسەلا من پرسیارێکم نەماوە ئەگەر بۆ خۆتانەتانەوەی ئاماژە بە شتێک بکەن کە لە توولی بەرنامەکە ئاماژتان پێنەداوە بفەرمونون. سپاس بۆ ئێوەیش منی شتێکی تایبەتم نییە تەنها شتێکە ڕەنگە زۆر پەیوەندی بەم بەرنمەیەوە نەبێ ئەم ڕۆژانە هەمومان بەڕاستی دڵمان ئازیەتبارە بەو کارەساتەی کە بۆ گیان بەختکردنی سێ ژینگە پارێزی شاری سنە و کوردستانی ڕۆژهەڵات من هەر لێرەوە سەرخۆشی لە بنەماڵەکانیان دەکەم و بەڕاستی هاودڵی و هاوخەمی خۆم بۆ بنەماڵە ئازیزان ڕادەگەێن. زۆر سپاس هاوڕێسەلام بۆ بەشداریتان لەم بەرنامەیە. سپاس بۆ جەنابیش. بەڵێ هازیزان و بینەرانی خۆشەوی زۆر سپاس کە تاکو ئێستا بینەرمان بوون تا بەرنامەیەکی تر و دیدارێکی تر و حەفسەیەکی تر ماڵەوە.